ئەمێوارەیە قساکەم لەسەر هەفتەیەکی ئەدەبی کە لە شاری قامیشلۆ بەڕێوەچێت لە ڕۆژاوای کوردستان و بە دروشمی ئەدەب دەنگدانەوەی ئازارەکانی کۆمەلگایە دیارە هەبوونی ئەم هەفتە ئەدەبیانە و لە ڕۆژئاوای کوردستان بێتە بابەتێکی گرنگ بۆ کۆکردنەوەی ئەدیبان و ڕۆشنبیران و نووسەرانی کورد و دوجاریش لەو چالاکیانەیە بتوانن ئەوەی کە هەیەە پێشکەشی بکەن و بە تایبەت چیرۆک و شەعر و بابەتی ڕۆشنگەری کە تێدا کۆبێتەوە هەبوونی هەفتە ئەدەبیەکان بابەتێکی گرنگن کە لە هەر ناوچەیەکی تری کوردستانە بکرێت جێگای بایەخا و لە پرۆگرامی کورسات مەگەزینش قسەواز لەسەرم بابەتانە کەین بە تایبەتیش بابەتی ئەدەبیات بابەتێکی گرنگ و شوناس و ناسنامی هەر نەتەوەی کە لە سەرانسەری گیانە وا ڕێخستنی ئەم هەفتە ئەدەبیانە بۆ ئاڵوگۆڕکردنی بیر و ڕاوە بەرەو پێشچوونی ئەدەبی هەر ناوچەیەک جێگای سەرنج و بایەخە و لە شاری قامیشلۆش ئەم هەفتە ئەدەبیە بەڕێواچێت. با دروشمی ئەدەب دەنگدانەوەی ئازارەکانی کۆمەلگەیە دیوانی ئەدەب لە شاری قامیشلۆ هەفتەیەکی ئەدەبی بە ئامادەبوونی ژمارەیەک ڕۆشنبیر و نووسەر و شاعیر سازەکات. چالەشەکانی هەفتە ئەدەبیەکە خۆی لە پێشکردنی شەعر و چیرۆک و بە هەردوو زمانی عەرەبی و کوردی ئەبینێتەوە هاوکات چەند کۆڕێکی ئەدەبیش پێشکەشەکرێت. هەفتەی ئەدەبی قامیشلۆ لە نێوان 28 مانگەوە دەستی پێکردو و بڕیارە تا 2 مانگی داهاتوو بەردەوام بێت.